سڵاو هاوڕێیان ئەمڕۆ باسی چاکسازیەکەین لە ناو ئیسلامگەراکان بەگشتی. ئەوان ئیسلامیەکان بەگشتی گەورەترین دروشم کە تا ئێستا هەڵیان گرتووە مەبەستم لە ئیسلامیەکانە لە کوردستانە و ئیسلامیەکانی کە پیان ئەڵین میانڕەو یا ئەوانەی بەشداری لە پرۆسەی سیاسیاکەن گەورەترین دروشم کە هەڵیان گرتووە بریتێ لە پرۆژەی چاکسازی و ئەو ئاەتەی سوورەتی هودیان گرتووە بەدەستەوە ئین ئوریدو ئیلا الئیصلاح ما استطعت. بەڵام دوای زیاتر لە 20 ساڵ لە ئەزمون ئایا ئیسلامگەراکان توانیویانە ئەم شیعارە لە خۆیان و لە دەوروبەر و لە کۆمەڵگەیە پیادە بکەن؟ ڕنگدانەوەی ئەم شیعارە لەکوێ ئەبینین لە کۆمەڵگەی کوردستانیە، چ لە بواری ئابووریە، چ لە بواری سیاسیە، چ لە بواری ئەخلاقیە. بە کورتی بڵین ئیسلامیەکان چیان گۆڕیوە و چیان کردووە؟ حەسیلەی ئەم چارەکە سەددەی ئەوان چییە؟ ئێمە لەم ئەڵقەیە باس لە چاکسازیەکەن لە ناو ئیسلامیەکانی کوردستانە چیان کردو و چیان نەکردووە. بە من سۆران سێوکانیم هەردوو میوانی بەڕێزم کاک یونس ڕاوی توێژەر و ڕاوێژکاری یاساییەکە لە هەولێرەوە زەحمەتی کێشاو هاتووە و هاوڕێی خۆشەویستمان مامۆستا عومەر عەلی محەممەد کە ئەندامێکی باڵایی یەگرتووە و خۆی لە بواری ڕۆشنبیری و سەقافیا کارەکە هەوڵ دەدەین وەڵامی ئەم پرسیارانە بینەوە. سوپاسدانەکەین. کاک یونس بادا بەڕێستەوە دەست پێ بکەم. یەک پرسیار بە کورتی خۆم ناچمە تەفاسیلەوە، ئەمە جەنابەت هەنێک لەسەر ئیسلامیەکان تاچوێ ضرورن لەم واقعەیە بۆچۆی ئێرە ضرورن، بۆچۆی کوردستان ضرورن، چی ئەکەن ئەتوانن چی بکەن، چی پێشکەشی ئینسانی کوردی بکەن؟ لەبەر ئەوە حەزەکەم ئیسلامیەکان ضرورن کە نەبن وەکو حیزبی سیاسی. وەکو حیزبی سیاسی بەڵێ جینا ئیسلام ئەمە دینێکی مڕەحەبە و هەمومان موسڵمانی. لە ڕووی نیشتیمانیەوە ضرورە نەبن، لە ڕووی نەتەوەییەوە ضرورە نەبن و لە ڕووی ئاینیەوە ضرورە نەبن و لە ڕووی دیموکراسی و مەدەنیەت و تەنانەت ئەخلاقیاتیشەوە ضرورە نەبن. ئەخلاقیات مەبەستە چییە؟ بەڵێ ئێستا ڕوونی یەکەمەوە بە کورتی لە ڕووی نیشتیمانیەوە دەبینین هەر حزبێکی ئیسلامی ئەمە بینیمان مێژوویەک نزیکەی ڕوبع سەدەیەکە بە 25 ساڵێکە لەگەڵیانە ژین سەر بە وڵاتێکن و ئینتیماعاتی جۆر بە جۆریان هەیە. ئەمە بە ئاشکرا دیارێکیان سەر بە ئێرانێکیان سەر بە ئیخوانی مەسرێکیان سەر بە تورکیایە. خۆر ئیسلامەکانوانی بەڵێ ئاخر مشکلەکە ئەوەیە ئەمان تیجارەتەکە لە خلالی دینی خوا دەکەن کە ئەمەیە مشکلەکە بۆیە ناکرێ مقارنە بکرێت بە حیزبێک کە ئینسانێک دایمەزراندووە و بە ئیدعای ئولوهیەتی حیزبەکەشی ناکە. لە ڕووی نەتەوەییشەوە ئەمان هیچ کوردایەتیان پێوە دیار نییە. بە ئاشکرا ئێمە بینیمان کەەوە حیزبێکی ئیسلامی سیاسی لە هەرێمی کوردستان چوو دەستی ئۆردوغانی بەرز کردەوە دژی کورد، دژی کوردانی باکوور. ئەمەش دەبیندرێەوە لەگەڵ حەماسە وەستن کەچی خۆپیشاندانیشان بۆ دەکەن کەچی دێن کاتێک کە خوشک و دایکەکانمان یەزیدیەکان ئەمفال دەکرێن و ئەیان برێ لە بازاڕەکانی نەینەوە ئەفرۆشتن و هەڕاج دەکرێن هیچ مووقیفێکیان نییە و تەنانەت نانە سەرجادە کە ناڕەزاییش دەرببڕن. ئەمە لە ڕووی نەتەوایەتی و هیچ کوردایەتیان پێوە نیە. لە ڕووی ئاینیشەوە حزب ئەمە ئاشکرایە مەسەلەن کە بیدعەیە و لە سەدەمی پێغەمبەر و خولەفا و تەنانەت لە عەهدی ئەمەویەکانیش نەبووە. ئەم حەدیثی زۆر لەسەر لە مسلم هاتووە من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. ما إلى صحيح بخاري هاتوا إيتر يعني قرآن تأكيد لسر ودكاته واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. إيتر ما أشكال لو ديمقراطي خليك دقة بصير تاتير نابر أما تفرق ديني تفرق سياسي فرح حزبي يعني أبينين أستاذ أمانة همويان سربا ادعاء كان كمذهبي السنن باشا أشعارين يا السنن كتشي تفرقيان هي بردوام خليجي نخير جوين باران انتناس تناندتنا وحياتي الشخصي وتفسيقوهين دك لا يوتيوب دياره أمي كبينرانا توان بوي بقرنوا ملاكريكار زور باش همويان نكاتو مقارنة همويان نكاتنو وكسيك ديارش للصحة كبرامبر وان ولا روي ديمقراطي شو أمان حزبي إسلامي سياسي لهريم كردستان هیچ باوەڕی بە دیموکراسی نیە و دیموکراسی بەکارێنێ وەکو پەیژەیەک بۆ سەرکەوتن بەدەسەڵات و پاشان بەهێنانەتی هەموو ئەو مەرامانەی کە خۆی باوەڕی پێێتیوە بینیومان لە تالیبانیش بینیومان لە مەسریش بینیومان کە ئیخوانەکان چیان کردووە ئێستا چیش بە تورکیا دەکەن و مەسەلەمان باوەڕیان بە تەعەدود
فردوفرەی ئاینی و هین نییە و لەگەڵ سەردەمیش ناگونجە بەڕاستی تۆ لەسەر ئەساسی ئایدۆلۆژیایە کە کەسێک لە ساڵی 20ەکان لە مەسر هاتووە دوو قسەی کردووە لێمان بۆتە مەسەڵەن کەسێک کە مەزهەبێکی عەقلی لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان ئێمە کەسایەتی ئاینی زۆر گەورەمان هەیە کە ئەمەی کاک ئەحمەدی شێخ و مستەفای نەقشەبەندی کە دەیان ساڵ خەڵک جوولەکە و بەسەلەن مەسیحی و ئەرمەن و هەمومان بێکەوە ژیان بەبێەوە هیچ اختلافێک هەبێتن و لە ڕووی ئەخلاقیەوەش شتێکی دەبێ نەبێ حزبی ئیسلامی لەبەرەوەی مزایادەیەکی ئیمانیە لەسەر خەڵکێک کە موسڵمانن تۆ هاتووی حزبێکی ئیسلامیت لە هەرێمێک دروست کردووە کە زۆربەی خەڵکی موسڵمانە تۆ بڕۆ لە ئیسرائیل دروستیکە مەسەلەن لەوانەیە باشتر بێتن بە مقارنەتەر ئێرە بۆیە ئەمەی ئەژبینی کۆمەڵی بڵێ ڕخسەتم بە حزبی ئیسلامی ئەبێنە ناو کۆمەڵگەی موسڵمانە بێ بە معنای حزبی ئیسلامی ئیش ئەکات لە سیاسەتێکە کە کۆمەڵگەیەکی موسڵمان ڕێکخا بەڵام بانگەوازی بۆ بکە بڵێ تو ئەبێ مسلمان بیتەوە ئەمە دوو قسەی جیاوازە یعنی حیزبێکی ئیسلامی وەکو سیاست بیوە سیاست بکە و کۆمەڵگەی ئیسلامی ڕێکخا بە شێوەیە کۆمەڵگەیەکی مسلمان نشین ڕێکخا بەڕێگەیەک ئەف با قسەکەم تاوەکەم بە شێوەیەک کە لەگەڵ کەلتوری دینی خۆیان ئێمە بمانێ و نمانێ و کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی مسلمانە لەسەر ئەو کەلتورەی خۆی ڕێکی بخاتەوە بەو شێوەی بیخاتە کرد جیاوازە لەوەی کە مەسەلەن ئەفکارێک کە بڵێ من خەڵک مسلمانەکەم بۆ جارێکتر جوانە یعنی ئیسلامیەکان ئیدعای ئەوە ناکەن کە خەڵک کافر و ئێمە مسلمانیەکەین ئەم کۆمەڵگەیە مسلمانە و پێویستە حیزبێک کە لەگەڵ کەلتور و عادات و تەقالیدی کۆمەڵگەکە خۆیان بخوا ئاوایی کاری جا گرفتەکە ئەلێرێ ئوستاد ئەمە بە درێژایی ئەو 25 ساڵێکی ئێمە لە حکومڕانی بینیمان فاشیلترین حزبی سیاسین کە ئیش دەکەن یان ئەمان شاگردی دەسەڵاتن یانیش پاشکۆی ئۆپۆزیسیۆن بوون ینی شتێکی سیاسەتێکی تازەیان نەهێناوە کە بتوانن گەلی کورد نەجات بدەن لە هەر قەیران ڕخسەتم بە بچینەکە لای کاک عومەر جارێ حەز ناکەم باسی ئەم وەڵامی ئەمە بایتەوە دوای کە مەجال بوو لە دوای وەڵامەکانی خۆ دەتوانین بچینە سەر ئەم مەوزوعش بابینە ناو ئیسلامیەکان خۆیان جارێت ناچینە دەرەوە کاک یونس تۆزێک ڕۆشتە دەرەوە دوای هێنەوە سەرەوە مۆزوعە بابینە ناو کرۆکی کۆمەڵانی یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ بزوتنە ئیسلامی سیاسی بەگشتی لە کوردستانە لە ماوەی ئەم 24 ساڵێ ئەوان نەڵێن ئێمە تەتەورمان کردو و گەشەمان کردو بووینەتە شتێکی تازە بەڵام لەم ماوەی کۆمەڵی مەزاهیرمان بینی ئەسڵەن هەستی کرد زۆر جار تۆ ئەزانی کە مناڵە کتێبێ مناڵەکە و عاقڵ بۆ گەورە بۆ لەپەر تەسەڕوفێکەکە هەستەکەی ئەم مناڵە جارێ منهۆلە گەشەی نەکردو هیچی نەکردو دوای 25 ساڵ بۆ نمونە تازە کۆمەڵی ئیسلامی ڕاستە لە پێشە چەکدار بوون لە پێشە پەرلەمان بەلانەوە کفر بوو إلى آخره بەڵام وەردە بە حسابی ئێمە تەتەوریان کرد کەچی لە پڕ تازە سەیرەکەین لە ناو کۆمەڵی ئیسلامی و دەنگێک بەرز بێتەوە بڕیارێ لە ناو سەرکردایەتی بەکتەبی سەرکردایەتی کۆمەڵەوە دەرەچێت کە نابێ ئافرەت هاڵ بخوێنێتەوە ئەمە گەڕانەوەیکی قەهقەریە بەرەو داوایکی زۆر غەریب بۆ نمونە تا ئێستا مەسەلەن یەکگرتووی ئیسلامی کوردستان ناتوانێت کۆمەڵێک گۆرانی طبیعی لێبە لە ناو هینەکەی هەر ئەو عەقڵێتە سەلەفیە بۆ نمونە مەسەلەن کەسێکی وەکو کاک ئەبوبەکری عەلی و کاک فلان و کاک فیسار ئەوانەی کە بە وەکوڵی منەوەرەکانی ناو یەکگرتوو ناسراون لە کاتێکە تەنیا کۆمەڵی ئاڕای خۆی دەرهڕی یەکگرتووی زانایان کە بڵین ئۆرگانی ڕسمی یەکگرتووە لە ڕووی شەرعی و علمیەوە و بە دەستخۆشی طبعا ناو یەکگرتووی زانایان کتێبێکی لەسەر دەرەکەن لەسەر ئەوەی کە ئەم قسانەی کاروانی کردوەتی هەمووی لە دەرەوەی ئیسلامە ئەمە دیوەی قسەکە ینی کاروانی لە ئێستان هەڵگەڕاوەتەوە تۆ کاتێک کە ئەفکارە لە دەرەوەی ئیسلام بێ ئەین تۆ لە دین هەڵگەڕاوێتەوە تۆ کاتێک کە ساوابیتەکانی ئیسلام هەمووشانە دەرەوەی ئیسلامی ئەو کتێبەکە خۆت وازان بینیتە ئەمە کتێبەکەیە بەم ئەمڕۆ بە تەفاسیل هەمووی خوێندێتەوە ڕاستە زۆر بە نەرمی و بە ئەدەبێکی جوانەوە قساکە بەڵام نهایەتی قسەکە ئەوەیە کە کاروانی لە دەرەوەی ئیسلام قساکە کەس بالمناسبە ڕخسەتم بە وەرە درێژم کردەوە بەس ئەم کەلمەیەش بڵێم لە شوێنێکی تر هەر کە ئەم کاک ئەبوبەکر کاروانی بەعزێ قسەی کرد لە کۆڕێکە کاک مامۆستا ڕەوف حەسەن بوو کە هەمومان ئیناسین مامۆستا ڕەوف حەسەن پیاوێکی متەدەین نییە هەساوتی ئەلحەمدولیلا لە ناو ئیسلامیەکانە کەسانێک پیا بوون کە کوفرەکەن ئاڕای ڕەوف حەسەن لەگەڵ ئاڕای یەکگرتووی زانانی ئیسلامی یەکشت دەرچوو کە فکری ئیسلامی کراوە جێی نابێتەوە ناو نازەم تۆ پێت وایە کە لە ناو ئیسلامیەکانە ئەفو کاک سۆران سوپاس
وەبزانام کۆمەڵێ بابەتی زۆری هین کرد بە دواییەکان لەوانەیە هەریەکان باکۆی کەمەڵێک ئیسلامیەکان بەرەو پێش چوونە بەرەو دوچوون بەڵێ بەڵێ هەرچەند من سەرەتا کۆمەڵە تێبینیم هەیە لەسەر بۆچوونەکانی کاگیۆنس دوای ینی بگەڕێنەوە سەری چکەشتانە بڵێ بەڵام ئێمە گەر سیر بکەین لە دوای ڕاپەڕینەوە یعنی بارودۆخێک هاتە ئاراوە لە کوردستانە بارودۆخەکە باس بوو لە پرۆسی دیموکراسی و کە باس تۆ لە دیموکراسیەکەی دیموکراسیش واڵایە بۆ هەموو هێزێک کە لە ڕووی ئایدۆلۆژی و فکری و هینی خۆیەوە بێتە مەیدان و هەمان لە هەمان کاتە یەکێک لە بنەما گرنگەکانی دیموکراسی بریتە لە فرەی سیاسی ئازادی سیاسی و بەبێ بوونی فرەی سیاسی یعنی ناتوانانی تۆ یعنی تۆ ناتوانانی دیموکراسیت بڵێ شتێکی لێرەوە ئەمێ بچمە ئەوێ بەڵێ لە سەرەتای ساڵی 1994 من باسی یەکگرتووی ئیسلامی بۆ بکەم دەو کاتەوە کە یەکگرتووی ئیسلامی دامەزرا یعنی خۆ بەڕێزیشتان ئاگادار بوون یەکگرتووەکان ئەوانەی کە یەکگرتوویان دامەزران لەوانەیە بڵێم لە هەموو شارەکانی کوردستان لە کۆمەڵی خەڵکی دیاریکراو پێکاتە بوو لەبەرەوە کۆمەڵێک ڕێخستن هەبوو لە شارەکانی سلێمانی و هەولێر و دوهۆک و ئەوانە بەس بە ژمارە یعنی تۆ ئەتوانی سەرکردەکانیان بە پەنجەی دەست بژمێری لەو کاتەوە کە بوون بە حیزبی سیاسی و پرۆگرامی حیزبێکی سیاسیان دانا و یەکەم کۆنگریان بەس و مەکتەبی سیاسی و ئەمیندار هەڵبژێرا ئیتر لێوە پرۆسی سیاسی ئیسلامیەکان دەستی پێکرد بە تایبەتی من باز لە یەکگرتووی ئیسلامیەکەم لەبەرەوە ئێستا تۆ بە تایبەتی یعنی مەبەستم ئەمەیە لایانی تری ئیسلامیەکانی شەبوون ئەو ئیسلامیەکانی تر بە ئەو کاتە باڵی چەکدار بوون و هەریەکان بە شێواز و بۆچوونی خۆی خەباتی سیاسی خۆیە کرد بەڵام ئەگەر سیر بکەین لە ساڵی 1994ەوە پێش ئەوە هەڵبژاردننی ساڵی 1992 ڕوویدا ئازارمەزانم یعنی من ئەمێ چی بکەم ئەو بەراوردە بۆ تۆ بێنم لە ساڵی 92 ئیسلامیەکان نەیانتوانی تەنها یەک کورسی پەرلەمانیش بەدەست بێنن ئەو کاتە بۆ چونکە نیسبەکە دیاری کرابوو ئەوبووە وابزانم نیسبەکە لە 100 بوو کە دیاری کرابوو کە ئەبێ ڕێژەی لە 100 بێنی ئەنجام بۆ تێبچیتە پەرلەمانەوە هەموو ئیسلامیەکان بێکەوە بە لیستێکدا بەزین کە لیستی سربەخۆ بوو نەیانتوانی تەنانەت یەک ئەندامی پەرلەمانیش بەدە لە 105 نەبوو بە بەراورد ئێستا بە ئەم هەڵبژاردننی کۆتایی کە من مەبەستم زیادکردنی ڕێژەکەی زیادکردنی ڕێژەکە ئەو کاتە کە نیتوانێت بچێتە پەرلەمانەوە ئێستا حەڤە ئەندام پەرلەمانی هەیە یعنی ئایا ئەم نیسبەتە زیادکردن نییە گەشەکردنێکی باش نییە هاتنە پێشنەوەی ڕێژە نییە باس لە ڕێژەنە پرسیارەکەی من ئەمەیە لە ڕووی فکریەوە ئیسلامیەکان لە ڕوحی سەلەفیەت دەرچوون وەڵامێکی ئەوەی شبەمەوە ئەگەر سیر بکەی لەو سەرەتایە کە هەموو لایەک ئاگادار بوون کۆمەڵێ بۆچوون هەبوون بە کۆمەڵێ بۆچوونی سەلەفی هەبوو کۆمەڵێ بۆچوون هەبوو تایبەت بوو بەو بارودۆخی کە خەڵکی تیاژە کە ئیسلامیەکانی تیاژە و قسەی تایبەتی هەبوو لە سەریان و هەندێک بۆچوون بۆ نمونە کە لە هەندێک ئایدۆلۆژیای هەندێک پارتی ئیسلامی و وەریگرتە بوو بەڵێ ئێستا سێریخوان لەو یەکگرتو لەو کاتای خۆن بوون ئەساشە ئیخوان بەڵێ من ئەمە یەکێکە کە لە کەرت و ناوچەکان خوێندرا ڕسمی حەسەن بەنا و دوعاکانی حەسەن بەنا و قسەکانی شیعارەکانی حەسەن بەنا بەس سیرکە یعنی لە ڕێ ئێستاش لە ناوچە کەرتەکانە نازانی چی تۆ ئێستا من نازانم ئەوم لە هیچ ناوچە و کەرتێکی یەکگرتووشان نەبینی و من نازانم لەکوێوە هاتووە ئەوە یەک دوو هەمیان لە پەیڕۆ پرۆگرامی یەکگرتووی ئیسلامی وەکو پارتێکی سیاسی سیرکە لە هیچ بەندێکە هیچ ناوێکی ئیخوان نییە هیچ ناوێکی برایان نیە هیچ شتێک نییە لە هەمان کاتە ئێستا یەکگرتووی ئیسلامی ئێستا یەکگرتووی تۆ سیرکە شتەکە وەکو قوتابخانەیەک ئیخوان یەکگرتوو کەڵکی لێوەرگرتووە وەسوودی لێوەرگرتووە بەڵام وەکو شێوازێکی ڕێخستن و سەر بە هیچ جۆرە بۆ جۆرە نییە و هەتا ئێستا ئیخوانی دەولیەکانیش بەو شێوەیە نەماوە کە جاران هەبوو ئێستا لە هەر وڵاتێکە خۆیان کیانی سەر بەخۆیان هێشتیان سەر بەخۆیان هەیە و ئەو جۆرەش بەو شێوەی جاران نەماوە لەبەرەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێستا یعنی ئەمە هیچ تۆ سیرکە لە هیچ کۆنگرەیەکە کە ئەبەسترێ
هیچ ئیخوانێک وجودی نییە و هیچ تەوجیهاتێکی ئیخوانی وجودی نییە. یەکگرتووی ئیسلامی ئەوە لە مانگی 5 کۆنگرا بەستێ و بە هەموو ئازادیەکی خۆیەوە بە هەموو ئەو داڕشتنی پەیڕۆ پرۆگرامی خۆیەوە شتێکی سربەخۆیانەیە و دوورە لە هیچ تەوجیهاتی هیچ لایەنێک و خصوصیت و تایبەتمەندیەکی کوردستانیانەی هەیە. ئەندامانی کوردستانین، ئەمیندارەکەی کوردستانیە، سیاست لە خودی پارتەکە خۆی وەرەگرێ. لەبەرەوە هیچ بەڵگەیەک نییە کە تۆ بڵێ بەڵام من ئەوە هین ناکەم وەکو قوتابخانەیەک لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی فکریەوە سوود لە ئیخوان وەرەگرێ، سوود لە کتێبەکانی وەرەگرێ، سوود لە بۆچوونی ئیمان بە ناوەرەگرێ ناناوانە بۆ شێوێنی یعنی ئێستا بەشێکی زۆر تۆ ئەگەر سەیری پێڕۆ پرۆگرام زۆر منهەجە پەروەردەیەکەی بکەیت بەشێکی لە نووری تیاکە ئیسیفادەی لێ کردووە و بەشێک لە مەغریبیەکان و تونسیەکان تیا و کۆمەڵی مفەکری تریش لەبەر ئەوانەی کە پەیڕۆ پرۆگرامەکەیان دانەوە منهەجە پەروەردەیەکەشیان دانەوە خەڵکی کوردستان و خەڵکی وڵات. ڕخسەتم بە کاک یونس قسەکانی کاک عومەر جوابی نادامەوە لە ڕاستیە. من ئەم پرسیارم کرد ئایا ئیسلامیەکان توانیان لە عەقڵێتی سەلەفی ئیخوانی دەرچن تا ئێستا بە لێی گەڕێن بۆ دوایی. نەتوانم جواب دەمەوە لە جاتیان ئەمان دەرنەچوونە بە هیچ جۆرێک. ئەمان لەم ئیطارە دەرنەچوون، ئەمان حزبێکی فەندەمێنتالیزمن، ئەمان حزبێکی ئوسوڵین. ئێمە دەبینین لایەزال پاش ئەو هەموو کوشت و کوشتاری کە داعش کردووی ئەمان ئامادە نەبوون تەنانەت تەکفیریشیان بکەن. بۆ ناتوان تەکفیریان کە سوالەکە ئەلێرەیە بۆچی حزب ئیسلامیەکان هەڵە تەکفیریکە تۆ یەکشت بۆچی نەیانتوانی ئیسلامی سیاسی هەرێمی کوردستان داعش تەکفیر بکا کە داعش خوشکوداکی ئێمە بۆ نەیانتوانی چونکە ئەگەر تەکفیریان بکەن تەکفیری خۆیان کردووە. ئەمان باوەڕیان بە هەموو ئەو مەبادیئانە هەیە کە داعش باوەڕی پێێتی و لەسەر هەموو ئەو مەبادیئانە تەدریسەکەن و ئەخوێنەوە و یەکتری فێرەکەن لەسەر و ئامادەش نین دەربچن و بۆی ئەوەی کە ئەو برادری باسی شت کرد کە ئەڵێن ئەبێتەوە بە بکاتن ئەمان باشە بەتەوە ئەوانەوتراوە من خۆم وعالم بەڵێ ئیتر نەقدیان کردووە غەڵەتە مخالفە پەشیمان بێتەوە بەڵێ اینجا خۆ شتێکی واشی نەوتووە خۆتەنانە نەشی وتووە داعش غەڵەتە یان داعش کافرە یان لە دین دەرچووە یان لە مەبادی ئیسلامی دەرچووە. اینجا ئەمەشیان پێ کرد بۆیە ئەمان هیچ فەرقیان نییە لەگەر سەلەفی تەنانەت ناوەکەیان جیاوازە و ڕیش و تۆزێک شکلەتی دەرەوەیان جیاوازە و ئەمەی کە دەژڵێ مەسەلەن سەربەیخوانیە مەسەرکردایەتی یەکگرتووە چەندین ساڵە ئەسڵەن ئەمان تەشەڕف دەکەن بەوەی کە ئەمان سەر بە مەدرسەیەکی ئاوا و ئیخوان و مەسەلەن نازانین تۆستا هیچ بەڵگەیەکی پێ بوو من پێمە بڵێ مامۆستا محەممەد آخر دانیشتنی تەنظیمی عالمی ئیخوان کاکسۆران زۆر جار کۆنگرەی ئیسلامی هەیە مؤتەمەری ئیسلامی گەورەیە مؤتەمەری پارتی ئیسلامیەکان هەیە ئەمە تۆ وا لێمەدە یعنی لەبەر ئەوە تەفسیرکردنی ئەو مؤتەمەرانە بە مؤتەمەری ئیخوانەوە شتێکتر ینی لەبەر ئەنجا زۆر جار زۆر تەبیعیشە ینی ئیخوان مؤتەمەرێ بگرێت دعوەتی تۆ بکات دعوەتی پارتێکی ئیسلامی بکات زۆر شتێک برا ڕخسەتم بە بامەنی قسەی مامۆستا سەلاح الدین بۆ بێنمەوە نەسەنوتی کەس مزایدەمان بەسەرەوە نەکە ئێمە ئیخوان مسلمینین و فەخرەکە من لەم ئەخیرە و فەخرەکەن کە لە ئیخوان مسلمین ئەمینداری گشتی بوو ئەمینداری گشتی بوو لەبەرەوە سەکانیشی بۆ پارتەکە زۆری من نەویست یەک قسە کاگەنجبێن یەک قسە لەسەر ئەوکانی تۆ بکەم کاگەن یعنی تۆ لەوانەیە پێشوەختە بە کۆمەڵە ئیتیهامەوە هاتووی نازان باشە ئەزانم وێنەیەکێ بەڵێ با من یەک قسەکەم تاوەکەم باشە باش یازانکی ینی سەرمازەم کە چوون دەستی کەسێکیان بەرز کردەوە کە ئۆردوغانە کە دەستی سوورە بە خوێنی کورد و دەیان ساڵ مافی کورد پێشێ دەکات باشە چوون دەستی ئەمەیان بەرز کردەوە زدی کورد زدی کاکی خۆت منەوە متوەوەی مەجالم بە ئۆردوغان هین چوو ئەمە یەکگرتووە ئێستا چی ئەمیناری گشتی زانایانی عالمیە نازانە بۆ لای ئۆردوغان چوو لە ئینتیخابات پرۆگرامیشی بۆ کرد حیزبەکەی یعنی بەڕای تۆ ئەگەر سەرکردەی حیزبێک سەرۆکی سەردانێکی ئۆردوغان بکە باشە پێش ئەوەی تۆ ئینتیخابات دیعایی بۆ کرد تۆ باسی تەشەڕفی پێ کە ئەمە سەرکردەیەکە کە خوددا نردوویەتی و پێویستە ئێمە پێش تۆ با من یەک وەڵامی ئەمە بمەوە یەک یارمەتیم بە یەک مەجال لەبەرەوە من حەزمە کرد بە ڕێزت تۆ وتیبا لە من لە جیاتی ئەو وەڵامی بمەوە تێگەی من خۆم لە ناو یەکگرتووی ئیسلامیە و خۆم ڕۆژانە لەگەڵ یاژیاوم وە چەندین ساڵە هەر لە سەرەتای دامەزراندنەوە لەگەڵ یا هاتووم وانە
ئێوە خۆم ئاگام لە پەرۆ پرۆگرام و گوتار و هەموو شتەکانی هەیە بەڵام بەڕێزت کە تۆ هیچ زانیاریەک لەم بارەیەوە نییە تەنانە لەوانێ پەیڕۆناڕاوەستیخردە پێت نییە تۆ بەرنامای دیموکراسی دەبێت حزبی هەبێت ئەمە ئەساسی نییە کامترین زانیاری کاگەنووس یەک زانیاری و بۆ ڕاستکەەوە یەک زانیاریاتی سیاسی نانە یەک زانیاری بۆ ڕاستەکەمەوە نانە یەک دقیق دقە بە ئەمە یعنی بەڕێز وتت سەرۆکی یەکگرتووی ئیسلامی کوردستان باش لە دوای یەکگرتو کاکە گیان میناری گشتی توانی نەسەکە وەڵام بدەیتەوە تۆ دیتن بە من من یەک زانیاری بۆ ڕاستکەمەوە بەسم کاگیونز یەک زانیاری بۆ ڕاستکەمەوە تۆ باس لە بەڕێز دکتۆر عەلی قەرەداخی کرد باشە وتە ئەمینداری گشتی یەکگرتوو ڕیکۆت کراوە عەزیزم وام نەوت باشە دکتۆر عەلی چییە؟ دکتۆر عەلی چیە تۆ ئەمە تەوەری بەرنامەکەیە ئەمیناری گشتی زانایانی جیهانی ئیسلامیە تەرکیزت هەبێت کە چ دەڵێ پێشەوە وتێ ئەوە ئەمینداری یەکگرتوو بەخر بۆ ناگەم پێشترە زانچی بەکو وێنەیەک هاتووە کە بۆ ئیسلامی دروست کردەوە بۆ بێ ئەوەی بێتە ناو حەقیقەت و شێوازی علمی و زانستی کۆمەڵی اتهامەکە قصتم بك كاكا بما ستوريجت توزي هواش برو طبيعي ريلاكس بس اخو يا كاك عمر يعني بوت اتهامي كاك يونسكي مثلا الموت في سبيل الله اغلى اماننا او مركزازيك الاخوان وهاتو تاكو يساش او تا او يقرتو او يردي ضلانك يشك الجهاد سبيلنا ما يشعر كان عند اماني يقرتو هني كردو بهمان شي اوشتانا تا اسا دوباره ابيتو سيباره ابيتو لەبەرو ئێمە ناتوانین من پێم وایە ناتوانین بڵێن ئیسلامیەکان بە گشتی و یەکگرتوش بە تایبەتی زۆر بەرەو پێش چوون بەڵێ لە مەزهەرە لەوانەیە بەرەو پێش چوو بن وانە لە مەزهەرە مەسەرەن بۆ نمونە باسی دیموکراسیەکەڵی ئەمە دیموکراسین بەڵام ئایا تۆ بینیوتە لە ناو پەروەردەی یەکگرتوو یا کۆمەڵی ئیسلامی یا سەلەفی یا لە شوێنێکە مەسەرەن مەبادیئەکانی دیموکراسیت بخوێنرێ وەکو پەروەردە یا مەبادیئەکانی مافی مرۆڤ و ئیعلانی جاری جیهانی مافی مرۆڤ بخوێنرێ وەکو پەروەردە ئایا لە مناڵیەوە کەس سەردەمێکی هینمان هەبوو ئەوانە نەبوو بەس ئێستا ئەو شتانە هەیە ئەمە دوای ناوبڕێک جوابم بەرەوە خۆشەویستان ناوبڕێک وێنەوە خزمەتتان بەهێمنی بیر دەکەینەوە بۆ ئەوەی بە دروستی بڕیار بدەین. بۆ ئەوەی بەسەری دازاڵبین دەبێت سەرەتا لی تێبگەین. ئەنگاوەکانمان پەلەیتیان نییە بەڵام قابیلی گەڕانەوە نین. دیالۆگ هەموو سێشەمانێک سڵاو کاک یونس با من بێنە سەر بەشی سیاسی هەرچەند سیاسەکەمە هەر تێکەڵاو کرد لێرە ئەمە وتمان 25 ساڵە ئیسلامیەکان لەسەر ساحە هەن وەکو کاک عومەر بە شانازیەوە وتی لە سەتا حەڤەی دەنگەکانیان هەیە باشە با بڵێن ئیسلامیەکان لە ڕووی سیاسی و چیان کردووە ئایا تەنیا مشەخۆرێکی سیاسی نین یاخود فاعلێکی سیاسین بۆ نمونە لە ئاخر شتا لە قەیرانی سەرکردایەت سەرۆکایەتی هەرێبا سەرەکەین یەکگرتووە چێ بەلای پارتیە کۆمەڵە چێ بەلای گۆڕانە هەستەکەی هەمان دابەشبوونی با بڵین ناوچەگەری کە کۆمەڵ سەر لەگەڵ ئەو ڕەوتایە کە زیاتر نزیکە لە ئێرانەوە یەکگرتوو لەگەڵ ئەو ڕەوتایە کە زیاتر نزیکە لە مەساڵحی تورکیەوە کەواتە یەکگرتوو یا بڵین ئیسلامیەکان بەگشتی
لجاتي أو فاعلي سياسي بن منفعلي سياسي بەڵێ أما يك دواي أم برسيارة وكاك عمر يا ما صدر من بيني شيء كده تاسا دواي أو برسيارة لبرز دكم تو شون يعني هسه كم من بوخم وهسه كم إسلامي كان منفعلا سياسيا يعني رد فعلا يا مش خور سياسيا ناتو أنا خواني أيديولوجيا سياسي خۆی ئەمەی ئیسلامی سیاسی لە هەرێمی کوردستان دەیکا زیاتر وەکو پاشکۆیەکە و زیاتر دش بە یەک کار دەکا سیر یەکترە کامیان لەگەر دەسەڵاتە بۆی ئەمەی تر زدی ئەم زدی ئیسلامیەکە بچێتە ناو توزيع جغرافي نا ئەسڵەن تۆ بلوكەکانە دژی ئەمەنەی دژی یەکتر لە ناوە خۆیان دژی یەکتر ئیشەکەن و خۆیان دەخۆنەوە باشە زدی ئەمەی تر نین لە هیچ کاتێکانیش دوژوادوشان بەڵێ ئەمەش دژی ئەمانیش عنی هینیان ئەتوانین بڵێ ڕوتێکی وەلی ئەمرن کە بەردەوام بە خەڵکیش ئەڵێن و ئەسمع وأطع وإن ضرب ظهرك وسرق مالك أبيتو جرالو جوبسي أميرو أو كسبيتن ك بوتا سركرده بسرد وأجر لبشتي شبدايا مالي شبدزي بس أمان دبينين حزبي إسلامي هيج كاتك بتنيا بو خوي أوبوزيسيون نبوا يعني بو خوي روتيكي سياسي بيشتك دائما بوتا شاغر يعني بوتا باشكو نەیتوانی وە لەبەرچی لەبەرەوەی خەڵکی کوردستان کە زۆریمێ مسلمانن ئەمان گەیشتونەتە ئەم ڕئیە کە ئەمان نوێنەرایەتی ئیسلام ناکەن بەڕاستی هەر بۆیە لە هیچ هەڵبژاردنێک ئەمان نەیان بردوتەوە و لە 15 هیچ حاڵەتێک تێپەڕیان نەکردووە ئەمەش مانایەکی زەق ئەبەخشێتن بەوەی کە خەڵکی کوردستان ڕازینیە بە حاکمیەتی ئەوان و لە کاتێکدا کە خەڵکی مسلمانی خۆمان زۆربەی لەگەڵ تەدەیون و ئاین دۆستە باش لەمە خزمەتە کاک عومەر ئێمە لەم هەفتەیە لەم مانگەیە بەگشتی مقتدا سەدرمان بینی بس کات سۆران ئەو قسانەی ئەو یعنی بەرنامەکە ئەتوانین شتیشتر بکەین مقتدا سەدرمان بینی وەک سەرکردەیەکی سیاسی دینی توانی کە ئەویش لە 120 نییە خۆ ئەزانین توانی هەرچی جادەی شیعەیە بیجوڵێنێ بە ناوی برسێتی و بە ناوی دژاتیکردنی گەندەڵیەوە و خۆی بچێتە ناو منطقەی خەزرا و خێمەی خۆی دابا و مهددیشە بە کوشتن و ئەوانش طبعا لەگەڵ نەزەرمان ئێمە ئەزانین مقتدا سەدر چییە و ئەو وەزعەت چۆنە ئەمانە هەمووی ئەزانین بەس وەکو مەظاهرەیەکی سیاسی ئێمە تا ئێستا شتێکمان لە ئیسلامیەکان نەبینی دژاتیکردنی گەندەڵی بە معنای جدیەکەی بەو معنای کە ئامادە بن تەسحیە بن لە پێناویە بەڵێ عەفو کاک سۆران سوپاس جارێ وەڵامی ئەوم بەرە دوای بچۆ باشە ئەگەر سیر بکەین یەکگرتووی ئیسلامی هەر لە سەرەتاوە کە سەری هەڵداوە بەڵام سەدر بە ناوی شیعی عەرەب و ئیسلامیەکانی تریش کە هاتوونە پێشەوە بەڵێ ناچمەوە ئەوە یعنی بەس لە بەشداری لە دەورەی پێشووی حکوومەتە کە هەردوو پارتی ئیسلامیەکە لەبەری ئۆپۆزیسیۆن بوون و دژی گەندەڵیەکانی دەسەڵات وەستاونەوە بە هیچ جۆرێ پاشوی گۆڕان نەبوون و بەم جۆرە تەفسیری تەحالوفاتی سیاسی ناکرێت کاک سۆران یعنی کۆمەڵی حیزب کە کۆ بنەوە لەگەڵ کۆمەڵ لەسەر کۆمەڵە بەرژەوەندی هاوبەش ئەچنە بەرەیەکەوە و ئەم بەرەی گۆڕان و ئیسلامیانە بەرەیەکی زۆر جدی بووە لە حەڤەی شوباتە ئەو جەماوەرەی کە لە بەردەرکی سەراحات سیرکە بارودۆخێکی سیاسیە پێش گۆڕانیش لە ساڵی 2005 ئەو تەسحیەی کە یەکگرتووی ئیسلامی دای و پێنج شەهیدیدا لە دوهۆک و ئەندامێکی مەکتەبی سیاسی شەهید کرا ئەو چونکە شیعاری گەندەڵی دژە گەندەڵی بەرز کردبەوە و لەسەر ئەوەی لە لیستێک کابوون کە لە بەرامبەر لیستی دەسەڵاتە وەستابوونەوە تێگەی و خۆشی بەتەنیا بوو کە ئەڵی بەتەنیا نەبوون و لە بەرامبەر ئەو لیستیا وەستان و بە سربەخۆ چوونە هەڵبژاردنەوە و هەر ئەوەی کە بە سەرخۆ بەخۆ چوو بوونە هەڵبژاردنەوە ویستیان بەشداری ئەو لیستانەکەن بەو شێوە هەموو بارەگاکانیان لە ناوچەی دوهۆک سوتا و لە هەموو مانتیقەکانی تریش سوتا تێگەی لەبەر ئەوە دواییش بە هاوپەیمانەتێکی سیاسی لەگەڵ گۆڕان توانیان بەرنمەیەکی تازە دابنێن کە بچنە بەرەی ئۆپۆزیسیۆنەوە ئەم ئۆپۆزیسیۆن بوونە ئەو دەسەڵاتی ناچار کرد کە ئەو هەموو کۆمەڵێک چاکسازی بکە و ئەو هەنگاوی باشیان بەڵام بەرامبەرەکانیان کە قبوڵی دیموکراسی ناکەن قبوڵی بوونی پەرلەمان ناکەن قبوڵی بوونی شەرعیەت ناکەن
هاتن پەرلەمانیان هەڵوەشاندەوە هاتن هەموو پرۆژەکانی گەندەڵیان لەبەر ئەوە ئەو پەرلەمانی کە ئێستا لە کار خراوە خۆ تۆ تای ماویت وەکو یەکگرتو هەمووی خۆمووی هێزەکان لە پەرلەمانە ماون آخر خۆ ئەمە بەدەست بابەجان ئەمە پەیوەندی بە سیستمی سیاسیەوە هەیە ئەمە پرۆسەیەکی سیاسیە و پرۆسە سیاسیەکە نەخێوانیە لەبەرەوە پرۆسە سیاسیەکە گەورەترین سەربەرزی بۆ ئیسلامیەکان ئەوە بە کە لەبەری دژە گەندەڵی بوون و ئێستاش ئەو هەموو گەندەڵی کە لە کوردستان هەیە ئەو هەموو مافیای هەیە ئەو هەموو ناشەفافیەتە هەیە و ئەو هەموو ستەمکاریە هەیە ئیسلامیەکان دەستێکیان نیەتایە و هەروەها ئەمە گوێ بگرە هەر نەبوونی ئیسلامیەکان لەو بەری ستەمکاری و ئیستیبدادە سیاسی و ئەو هەموو گەندەڵی لە کوردستان ناکرێت ئەمە سەربەرزێکی گەورەی بۆ هەموو ڕخسەتم بە تۆ جوابی منە نەدایەوە مقتەدا سەدرمان بۆ نییە من ئەگەر تۆ سیرکەی بارودۆخی عێراق لە بارودۆخی کوردستان جیایە بارودۆخی کوردستان هزار یەکگرتو 10,000 یەکگرتو کۆمەڵ بچنە بەردەمی پەرلەمانی کوردستان دانیشن لی ینی ئاسایش هەمێنە کوژە ئەزانین چی بارودۆخی کوردستان ئەمە هەستکردنە بە بەرپرسیاریتر لە ئاز بارودۆخی کوردستانە بارودۆخی کوردستان بارودۆخێکی جیای لە عێراق و هەموو لایەنە سیاسیەکان ئەم حاڵەتە ژەزانن و بەهەستکردن بە بەرپرسیارەتی هێزە سیاسیەکانی کوردستان بەڵام سیرکە کاک سۆران سیریکە بەڵام ئەو حاڵەتە کە دروست ناکەن لە کوردستانە پێم وایە بە گۆڕانیش و هێزە ئیسلامیەکانیشەوە ئەمە بەرپرسیارەتێکی سیاسی گەورەیە چونکە ئێستا ئەگەر بارودۆخی کوردستان بەنەوعی بەغای لێ بکرێ تێگەی ئایا ئایندەی سیاسی هەرێمەکە چی لێ دێ و بەرەوچێ ئەچێت وە لە کاتێکا کە شەڕی داعشەیە من نازانم ئەم قسانەی ئێوە بەلایەکی ترەوە پشتیوانی کردنە لە داعش ئیسلامیەکانیش بارودۆخی تەکفیری من جوابی ئەوشم تێک بکات لەسەرەوەی هەموو بنەم بۆ حەماس هات نەجادە فرۆشتنی خوشکودایکی کاگونس با من یەک جوابی ئەوە بەمەوە کاگونس ئەگەر ئاگال لە بەیاننامەکان بێ کە یەکگرتووی ئیسلامی دەریکردووە بۆ حەماس جادا کە لە کاتە حەماس خەڵکی ژەکوژێ بۆ خوشکودایکی خۆت کە دەفرۆشێ لە بازارەکە ئیستیکارە نەکرێت ئەمە ئیتیهامێکە کاکسیونز لەوانێت تۆ ئاگال لە هەندێ مەسایلی سیاسی نییە لە کوردستانە کاکە جان زۆر باش ئاگام لێرەوە من شارەزایەکی دەقیقم لە فەلسەفەی سیاسی سەیریکە هەموو ئەو ڕێپێوانانی کراوە بۆ پشتیوانیکردن لە شەنگال ئیسلامیەکان تای بەشدار وە پێت بڵێ لە مەسەلەی داعشە دکتۆر عەلی قەرەداخی فتوایەکی 5 لاپەڕی هەیە دژی داعش و بازاواکە کە هات پێشمەرگێ لە شەڕی داعش بکوژرە شەهیدا و هێرشێکی زۆرە کاتی سەر داعش و چەندین کۆڕ و کۆبوونەوەی گرتووە لێرە کە هەمووی هێرش ئەسڵەن دەرکردنی لە بازنەی کەواتە حەزەکەم شتانە داگای لێ بێ کات لە یەکەم مەجاڵمان بەیانی یعنی تۆ مەجال نایە منش پرسیارەکانش بکەم بەڕاستی ئەگەر وا من دانیشم قسە ناکەم تۆ خۆتبە ئەوە پێویست بوو جوابێکی بینەوە ئەوە ناکرێت كاك والله مجال الناس بسيارك مجبور نضرب كما هو تو دقتي يعني مثلا مذهب اهل السنه والجماعه تيوريا سياسي كليا هي بقشتي اشكرها مثلا همو فلسفي سياسي مذهبي شيء ياخذ تيوريا سياسي كليه بس كان بلا تيوريا سياسي اسلامي كان لم كردستانيه شيء من وای دەبینم کە ئەمان هیچ تیۆریکیان نەبێ ئەمان لە زڕوفێک هاتن دروست بوون و هەدەفەکەیان تەنها ئەوە بوو دەسەڵات بگرنە دەست و فرێژنی بکەن لە ئەوروپا باش نییە و دەسەڵات وەرگن و کۆمەڵی خەڵک بنێرنە پەرلەمان و کۆمەڵی خەڵک بنێرنە وەزارەتەکان و مدیر عام و ئەم شتانە پێوەرگرن لەمە زیاتر نییە 25 ساڵ ئەمەمان دەبینی لەمە زیاتر نییە هەمویان فرێژنی و منداڵەکانیان ناردە ئەوروپا بەناوی چی بەناوی خوا و بازرگانی کردن بەخوا بە شعوری خەڵکی مسلمانی کوردستان و بەناوی ئەڵڵا تۆ من یەک نمونە ئەهێنمەوە خلالی یەک دقە یەک نمونە ئەهێنمەوە کابرا هاتووە سەرکردەی حزبێکی ئیسلامیە ئەڵێ مسلمانان ئێمە مسلمانان باوەڕمان وایە کە پێغەمبەر بۆ لیقای خوا چۆتە هەفتە بە قیاسمان ئەڵێ خوا هاتۆتە لای من باش نییە ئینجا دەستی گرتوم بردومیەتە حەوت 5 جێگا نازانم چی ئەمە خۆی لە خۆیدا خۆی تەجسیدی خوات کردووە باشان خۆت لەو مەنزیلە بەرزکردەوە کە موسا نەیتوانی بیگرنی لە جەڕانی ئەمە جگە لە بازرگانی بە عەقیدە و دڵی خەڵک و وجدانی خەڵک شتێکی دیکەم چینەوە حەزم کرد باسی تیۆریای سیاسی بکەین ئەمان سەرکردان ئەمانە دایە بەڕێژن تیۆریای سیاسی ئیسلامی سیاسی چییە ینی
يعني تيوريا وكو تيوريا وكو نظريه شيء انا ابي كان لم كردستان يعني انا خلافه بجرنا انا سيستمش ديمقراطي مان بني انا دولتي كردستاني سربخو مان بود دروس كان انا كونفدرا شتيك يعني اگر سيري بروسي سياسي بكين هرمي كردستان اوي اسلامي كان امر ايكن واوش كا يغرتو اسلامي ببنجو خوي هناويتي كوكو نمونيكي زور جوان بو هرمي كردستان ونمونيكي تازبو لسردمي خو من بيض بلام بزوتنەوەیەکی سیاسی دروست دەبێ ئەم زوتنەوە سیاسیە بە شێوازێکی مەدەنی دێتە ناو گۆڕەپانی کوردستانەوە و لە کاتێکا کە هێزەکان تۆ تیۆریای سیاسی بەکەن تۆ وەکویان تاگەنسم لێ مەکە من باز لە پرۆژەی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێستا وەکو پارتێکی سیاسی کە من نەتوان بەنای ئەو قسە بکەم پرۆژەی سیاسی خۆی هەیە لەم پرۆژە سیاسی خۆیان باس لە پرۆژە ناکەم تیۆریای سیاسی وەکو حیزبێکی ئیسلامی باش وەکو حیزبێکی ئیسلامی ئیمانی بە جیهاد هەیە وەکو بەڵێ ئیمانی بە جیهاد هەیە بەڵام جیهادەکە چۆن يعني جهاد بمعنى قتاليكي نا يعني جهاد بمعنى جهاد يعني قتال نا يعني وانيا استاذ لو جهاد معناه قتال نخير ازاين شي او ايام دروس يعني لقرأوا حفتها وسيئاتني كل القرآن جهاد بمعنى قتال كاكي تفسيرك داعش انا بو جهاد جهاد باخوا داعش شو وقيو بيركاتو حسن بناء انقصاص دبر والنخير اصلا مصبم امام ام فكره ام بوشنا ما ودي بحسن كاكا تقيكي لسر وقسيك دكن ولا جيرو باورك لا بيروي اخوانات الجهاد سبيلنا مجالم يقرتو اسلامي كردستان وك هيزيكي اصلاحي سياسي مدني كاركا لبيناو چاكردني بروجي سياسي لهرمي كردستان وبنيادناني سيستميكي سياسي مدني برلماني تيجي ولا چوارچوي سيستمي دولتي نويدا كاركا لبر او همو اوانيك اوتي باغراوندێکی ئیسلامی يعني ئێستا من بەتوڵم ئێستا لە ئەوروپایە يعني وەکو مەسیحیەکانە جواب بگرە پارتە دیموکرات مەسیحیەکان هەن تێگەری ئەو پارتە زۆر جیاوازە ئوستاد لەمە دەبێت قسە بکەم لەبەرەوەی مەسیحیەت فقط ئەخلاقیاتە ئیسلام شریعەت ساردە ئەخلاقیاتە دوو وەڵامی ئەم کتابە بدەرەوە کە ئوستاد هێنای وەڵامی ئەمە بدەرەوە ئەمە مەجموعی زانایانی یەکگرتوو ئەڵێن کاکە جیان کابرای کتابە دەکەن مەجالم بە کاکە جی ئەو نموزەجێ مقارنە ناکرێت ئەو نموزەجە ئیسلامی کە بۆ نمونە ئیسلامیەکان هێنان و یەکگرتووی ئیسلامی هێنای پێت بڵم پێشکەوتوتر بوو لە هەموو پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان کە لە کاتێکا پارتە سیاسەکان باشە هەر بەواقع لە کاتێکا پارتە سیاسەکان شەڕی ناوخۆیان نەکرد تێگەی ئەو هەموو میلیشیان کۆ کردبەوە دوژمنانی هەرێمی دوژمنانی هەرێمی کوردستانیان هێنا ناو هەرێمی کوردستانەوە من ناچمە سەر ئەو شەڕا ومن ئەو پەیوەندی بە بیرۆڕای ئەو برادرانە خۆیانەوە ئیسلامی بوون بەڵام ئەوە پەیوەندی بە خۆیانەوە هەیە و پرسیارە بێت لە خۆیان پێی جواب ببەنەوە لەبەرەوە تۆ سیرکە لەبەرەوە ئێستا لە ئێستانە قسە بکە ئێستا نیە ئێستا هەموو ئیسلامیەکان وەڵامی پرسیارەکان باشە ئێستا هەموو ئیسلامیەکان بە شێوازی مەدەنی شەڕان بە توندوتیژی نیە کار لە یەکەم ڕخسەتم بکە عومەر تۆ مەجاڵ منای قسە پرسیارەکانیش بکەم یعنی آخر تۆ نایڵی وەڵامەکە تەواو کەم ئەنجا پرسیارم لێکەی با من جوابەکەی بەمەوە ئەنجا پرسیارێکی من ئەوەیە ئیسلامیەکانی کوردستان ناڵم یەکگرتووی ئیسلامی کوردستان تا ئێستا کلمە یەکگرتوون بە تەنیا بەکارنێناوە ئیسلامیەکانی کوردستان بەگشتی یەکەم شەڕی ناوخۆ ئەوان بوون لە گەندەڵی ناوخۆیانە زۆرشت ئاگادارم لە گەندەڵی ناوحکومەتە بەقەدەر ئەوەی تیا زۆرشت خۆم ئاگادارم باز لەوانە بێنە من باز لەوانە ناکەم من ئەم پرسیارم هەیە تیۆریای سیاسی کە ناو تۆ ناو حیزبێکی ئیسلامی بوو ئەبێت تیۆریای سیاسی لەناو ئیسلام هەڵقڵێ بۆ نمونە چۆن سەیری حاکمەکەی چۆن سەیری دەسەڵاتەکەی ئەم حاکمە مسلمانە کافرە ئەگەر مسلمان بووە کافر بوو چۆن تعاملی لەگەڵ بووی بە حاکم حکم بە چیەکەی تۆ چۆن سەیری تەطبیقی شریعەتەکەی تۆ باسی حیزبی دیموکرات مەسیحیەکەی ئەنجێلا مارکردن بۆکەی کاکە من هەردوو دەستی هەموو ئیسلامیەکان ماچەکەم مەگەر وەکو ئەو بن بە زوانێ کاکەی من تۆ تا ئێستا لە ناو هەموو حیزبەکەی تۆ یەک ئەفرەتی سفوریتیانە تا ئێستا ناو حیزبەکەی تۆ گۆرانی لێ نادرێت گۆرانی نەشیدی وەتەنی ناڵێ من خۆم مدیری تەلەڤیزیۆن یەکگرتووم لێ بۆ حەسەن زیرەکشیان لێ ئەم ڕۆژی ساڵی تازەیە ئوستاد بەس پرسیارم بکەم پەلەمەکە ساڵی 90 من خۆم مدیری تەلەڤیزیۆن تا 2000 یەکگرتووم بە زۆر لە ئامینداری گشتی یەکگرتووە زەختیان لێ کردم کە ئەبێ ئەوەڵی ئەخبار بڵێ بسم الله الرحمن الرحیم من ڕەفزم کردم یعنی چی خۆ ئەمە ئەخباری ئیسلامی کافری نییە نخري وتم باش الله بناي خو بخشندو مهران اوش قبولنا ابو ابي بعربي بلا بسم الله الرحمن الرحيم يتنازم ولا يجوز التكلم الا بلغه العرب نفسي نصيب ابن تيميه الدنيا كغوراوه يعني او الدنيا يعني لسردميتو عفوا فرم بسياده كم تيوريا ساكت شيبو
والله فريتش نكوتين دراسة من قسێ لەسەر ئەو تێگەیشتم لە پرسیارەکەی تۆچی یەک دقەمان ماوە نیو دقەی بۆ تۆ نیو دقەشی بۆ بەڵێ من پێم وایە ئەو پرۆسەی کە ئیسلامیەکان ئێستا پیانە لە ڕووی کاری مەدەنیەوە لە کار و سیاسە بەڵێ تێورە سیاسیان هەیە دەوڵەتی مەدەنی نوێ چۆنە بۆ شوێ مامەڵە بکەن تێگەی نانە حیزبی ئەلمانی نیە لەبەرەوە بە نەزرەیەکی سیاسی نوێ نا ئەمە بواری کاکە بواری ئیجتیهادات و بواری گۆڕاوەکانە لە فکری ئیسلامیە فکری ئیسلامیش بەردەوام لە تەتەور و پێشکەوتنە من داواکارم لە هەرێمی کوردستان بەڵێ بەڵێ لەوە ئەیبینم کە ئەمان جگەلەوەی کە کردویانە شتێکی دیکەی تازایان پێ نیە مزایدە بە دین دەکەن بە عەقیدەی خەڵک بە قورئان بە سونە دەکەن لە پێناومانەوەی دەسەڵاتی خۆیان و لە شاگردایەتیش بەردەوام دەبن و پێشنیارێکم هەیە کە قانونێک دەربچێتن قانونی قەدەخەکردنی حزبی ئیسلامی ئایدۆلۆژی وەکو ئەمەی لە مەسر هەیە لە تونس هەیە و ئەمەش کە جەنابیان وتی دژی دیموکراسیە نەخێوانیە لەبەرەوەی قانونمانەیە دژی نازی و دژی ڕەگزپەرستی لە ئوسترالیامانە لە دانیمارک هەمانە و دژی نازی لە ئەڵمانی هەمانە و دژی حزبی بەعسیش لە پێویستە ئەمانە بدرێنە دادگا لەلایەن عامەوە لە قانون عقوبات ژمارە 111 ساڵی 1969 لەبەرەوە ئەمانە ئیستیهزا بەدین دەکەن. کاتی بزانم ئەمە لە دەستورەکەی سیسی وەرێگرتووە و لە دەستورە تازەکەی میسرا هەیە و هیچ شتێکی تازەت پێنە بۆ خێری ئەوەی سیسی و خێرەمەخەڵبینیانمیتی هەمە زیاترەوە نەتوانی جوابی هیچ پرسیارێک بدەیەوە کە ئوستاد مەجال من ڕێی خۆم بەڵێم کاکە بەشی منتان من خۆم پێم وایە ئیسلامیەکان کوڕی ئەم کۆمەڵگەیان و هەڵە و ڕاستیان هەیە فعلا منش لەگەڵ ئەو ڕێی بەڕێستان کە ئەوێ حیزبی نەک ئیسلامی حیزبی ئایدۆلۆژی بە هەموو معنە ئایدۆلۆژیەکان مەنع بکرێ لە وڵاتی لیبرالیا ئەبێ حیزبی لیبرال دیموکرات هەبێ ناو مشکلە لە ناوی ئیسلامیەکەی خۆیەتی مشکلمان لە ناوە مهم لە مەزمونە ئەو مەسلەی تەکفیرانە حیزبانی کە کودەتای سیاسیەکەن و پەرلەمان هەڵەوەشێنەوە هیچ لەگەڵ ئەوانی وەزیرەکان لەگەڵ دادەنیشن لە هەزار وەزیرەکانە موچە وەردەگرن دژی ئەو پرۆسەیە بەداخەوە لە جیاتی باس لەوە بکەن کە ئەو پارتە سیاسیانە بارودۆخان بەسەر هەرێمی کوردستان هێناوە بدرێنە دادگا و هەڵوەشێنەوە بەداخەوە دەی پارتێکی مەدەنی هەڵوەشێنەوە بە پێی دوو بدرێتە دادگا لەبەر ازدرائی ئەدیان دەکەن هەموو حیزب خۆشەویستان سوپاسان دەکەین بۆ متابعکردنی بەرنامەکە تا حەڵقەی داهاتوە لە خۆشییابن سپاسان.